فاستقم كما أمرت خود سوره جلسinde. مامۆستا فەتحوڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیەی بامتێریدا کە لە ژێر ناونیشانی ئەی مرۆڤ نرخی خۆت بزانە ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ کرد و تێیدا وتی ئەو مرۆڤانەی تەواوی داواکاری و چاوەڕوانیەکانیان بەشتە دونیاییەکانەوە دەبەستنەوە لە ژیانی ئاخیرەتدا بەشیان نابێت. کەسانی ئیماندار لە پاڵ ئەوەی داوای جوانیە دنیاییەکان دەکەن لە هەمان کاتدا داوای جوانی و باشی ژیانی ئاخیرەتیش لەخوا دەکەن. دەبێت ژیانی ئاخیرەت بە ئامان جوەربگیرێت و لە هەمان کاتدا ژیانی دنیاش فەرامۆژ نەکرێت. دەتوانن بەم شێوەیەش لە بابەتەکە نزیک ببنەوە. دنیا هێندەی خۆی و ژیانی ئاخیرەتیش هێندەی خۆی. لە دنیادا چێش، کەیف، نەشە، ئاسوودەیی و دڵخۆشی بەڕادەی خۆی. لە ڕووی پەیوەندیشمان بە زاتی ئەڵڵاوە بەڕادەی خۆی. پێویستە بەم شێوەیە بەراوردی نێوانیان بکەین. هەوڵ بدە خاوەنی خۆراگری بیت، نەک خاوەنی کەرامەت. لە ڕاستیدا گەورەترین کەرامەت بە مرۆڤ درابێت ئەوەیە هەموو ژیانی بێکەم و کوڕی و دابڕان بە گوێرەی ئەخلاقی قورئان بەسەر ببات. لە هەموو هەستان و دانیشتێکدا دەبێت لە نێو هاوسەنگیەکی زۆر جددی نێوان دنیا و ئاخیرەت بین. لە بەرامبەر هەردووچیاندا هەوڵی دامەزراندنی پەیوەندێکی تەندروست بدەین. لەو بابەتەدا پرۆژەی تەندروستمان هەبێت بۆ خۆمان و خۆمان ئامادەی هاتنە مەیدان بکەین و بە شێوەیەک لە شێوەکان دەبێت پاڵمان پێوە بنێت بۆ ناو ئەو کارە و بە گوێرەی ئەو کارە بێت. واتە هاوسەنگێتی لە نێوان دنیا و ئاخیرەتدا. مرۆڤ لە ڕووی پێکاتی ناوەکی و دەرەچیەوە ڕواڵەتی ناوازە و جوانی کە لە جەنابی حەقەوە سەرچاوەی گرتووە، فراوانی ویژدانی و دەوڵەمەندی چۆنیەتی پێکاتەی وای لێ کردووە کە وەک نمونەی ناوازەی ئەحسەنت تەقویم ناو ببرێت. مرۆڤ ئاوێتەیەکی دەرخەرە، بەڵام ئەڵڵا هەرچێکی لە گەردووندا خست بێتە ڕوو لەو پێشانگەیەدا هەرچێکی نمایش کرد بێت بە چەشنی پێڕستی کتێبێک هەمووی لە حەقیقەتی مرۆڤدا کۆ کردوێتەوە. مرۆڤ هەروەک ئەوە وایە کە کۆمەڵەی تەلەسکۆپ وردبین عەدەسە و ئاراستەخانە گەلێک بێت کە بتوانێت هەموو گەردوونی لێوە بخوێندێتەوە. بوونەوەرێکی لەو شێوەیەیە. ئەڵڵا مۆڵەتی مرۆڤەکان دەدات بەڵام فەرامۆشیان ناکات. ئەوانەی سوود لە مۆڵەتی خوا وەرناگرن و هەڵسەنگاندنی بۆ ناکەن، بەڵکو هەموو تەمەنیان لە زیندانی لاشەیاندا بەسەر دەبن. هەموو ساتێک زیاتر بەرەو چاڵ و چۆڵی غلۆر دەبنەوە هەتا دەگەنە شیوی خوارەوەترینی خوارەوەکان ئەسفەل السافلین. گەر وەڵامی قسەی ناشرین و کردار و ڕەفتاری ناشرین بدەیتەوە بە چەشنی خۆیان، گەر زمان و دڵت بخەیتە ناو زێرابی غەیبەت و قسەی ناشرینەوە، ئەمە لە پێش هەموو شتێکدا بێڕێزی نواندنە بەرامبەر پێکاتەی ئەحسەنت تەقویمی خودی مرۆڤ خۆی. کەسی باوەڕدار لە هەموو هەستان و دانیشتێکدا لە ڕێگەی زانینی نرخ و قەدری خۆیەوە، لە ڕێگەی زانینی چۆنیەتی ئەو پێگەیەی خوددا تێیدا داناوە، لە ڕێگەی پیشاندانی ئەوەی کە چۆن عەدەسە و چۆن وردبینێکە، تەنیا لە ڕێگەی ئەوەی بەڕاستی خۆی بخوێنێتەوە دەتوانێت ڕێساکانی بوونیش بخوێنێتەوە. تەنانەت ئەو کاتە دەتوانێت بەڕاستی لە قورئانی شتێ بگات. تەنانەت دەتوانێت ئەولاکانیش بە دروستی ببینێت و بە گوێرەی ئەوە خۆی ئامادە بکات. مرۆڤ بوونەوەرێکە بۆ چۆنیەتیەوە ئافرێنداوە کە بتوانێت ئەم کارانە ئەنجام بدات. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی